لە شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ماڵی حاجی ئاهووی ناحوکمی بۆ بەساڵەچوان ماوەی 5 مانگا کراوەتەوە. ئەم خانەیە لە ماوەیەکی کەمدا توانیوێتی خزمەتێکی باش بە سنوورەکە بگەیەنێت. خانەکە بە شێوازێکی سەردەمیانە بنیات نراوە و تەواوی پێداویستی و کەلوپەلەکانی لەلایەن هاوڵاتێکی خێرخواست بە ناوی هادی عەبدوڕەحمان دابین کراوە. بەهۆی ئەوەی هیچ خانێکی حکومی هاوشێوە بۆ بەساڵەچوان لە سنوورەکە بوونی نییە، ماڵەکە خزمەتێکی بەرچاو بە بەساڵەچوان و بێلانەکانی ئیدارەی گەرمیان دەگەیەنێت و جێی دڵخۆشی سوودمەندانیەتی. بەهۆی ئەوەش کە لە ئێستادا خانی بێسەرپەرشتان لە سنووری گەرمیان نییە، ماڵی حاجی ئاهوو بۆتە پەناگەی 11 منداڵی بێسەرپەرشت و بە شێوەیەکی باش خزمەت دەکرێن. ماڵی حاجی ئاهوو بۆ لەخۆگرتنی بەساڵەچوان لە ساڵی 2018 دامەزراوە وەک کردنەوەی ڕسمی لە 26 دوانزەی 2018 یەکەم سوودمەندمان وەرگر. کردنەوەی ئەم خانەیە لەلایەن بەڕێز هادی عەبدوڕەحمانەوە دامەزراوە بەڕێزیان تێچووی تەواوی ماڵەکە ئەگرنە ئەستۆ بەدابینکردنی هەموو پێداویستیەکان و موچەی مۆزەفەکانیشەوە. کردنەوەی ئەم ماڵە بۆەوە گەڕێتەوە کە لە سنووری ئیدارەی گەرمیانە شوێنێکی وانەیە ئەوەی ڕاستی بە شێوەیەکی سەردەمیانە و مۆدێرنانە دروست کراوە هەموو پێداویستیەکانی دابین کراوە. لە ئێستادا نزیکەی 9 بۆ 10 ساڵاچوو لە ماڵەکەمانە جێگەی بۆتەوە و لەبەر نەبوونی شوێنێک بۆ مناڵان ئێمە بە شێوەیەکی کاتی نزیکەی 10 بۆ 11 مناڵ ئەویش لە ماڵەکەمانە جێگەمان کردوتەوە بە ڕۆحیەتێکی خۆبەخشانە و خۆنەویستانە خزمەتیانەکەین. خانەکە لە ئێستادا 10 بەساڵاچووی لەخۆ گرتووە. ئەو بەساڵاچوانە ڕۆژانی ژیانیان بە پەرستش و گفتوگۆ و بیرهێنانەوەی یادگاریەکان بەسەردەبەن. ئێمە پیرەکان لێرەین تەبعان هەموومان ئینشاءڵڵا زۆرترینمان سەرقاڵن بە نوێژکردنەکەیان و بە قوبڵەی قورئان خوێندن و کتێبش خوێنین و ئەوەی نەزانیت شەر لەبین خۆمان بەیەکتری هەڵێین ئەوەی خوێنەواری بێ و کوم یەکێک سە خوێنەواریم باشە الحەمدوللا ڕەب العالەمین پیان ئەڵێم و جار وایە سوالم لێکەن و لەبین خۆمان بەیەکتری هەڵێن شتێکی زۆرین بێ. هیچ ئینسان بەم تەمەنە کە گەیشتە ئەم تەمەنە دەبێت سەرقاڵ بێ هەر بە نوێژکردن و بە قورئان خوێندن و بە نوێژکردنەکەی و الحەمدوللا ڕەب العالەمین بەسەرەوە. توێژەری کۆمەڵایەتی خانەکەش باس لە گرنگی بوونی خانی بەساڵەچوان بۆ پڕکردنەوەی بۆشایی ڕۆحی و دەرونی کەسانی بەتەمەن دەکات. دیارەکردنەوەی ماڵی حاجی ئاهوو لە دەڤەری گەرمیان پێویستێکی گرنگی ئەم دەڤەرە بوو بۆ لەخۆگرتنی ئەو دایک و باوکانی کە بە هەروەکارێک بێ بێجێگە و بێلانن. ئەو دایک و باوکانی کە دێنە ئێرە سەرەتا لە ڕێگەیەکی تەندروستیەوە دەبرێنە پشکنین بۆ دڵنیابوون لە نەبوون هیچ نەخۆشیێکی گواستراوە. دواتر ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی لێرە راپۆرتی هاتنیان بۆ ئۆکەین. لە دوای مانەوەیان لێرە پاش 1 مانگ بۆ ئەوەی دڵنیابین کە هیچ جۆرە کێشەیەک و گرفتێکی نییە لە خانەکە ئێمە راپۆرتی وەرگرتنیان بۆ ئۆکەین. سەبارەت بەلایانی دەرونی بەساڵەچوان وەکو واشکرایە لە تەمەنێکی گەورەیان و ئەمانە هەمیشە هەست بە گۆشەگیری ئەکەن چونکە ئەو ژینگە خێزانی کە پێش و وەڕاوە پێشووتر بووی هەیان بووە لەگەڵ ئەو کوڕ و کچانەی کە پێکەوە بوون ئێستا فەراغێکی گەورەیان بۆ دروست بووە. هەرکی سەرشانی ئێمەیە وەکو تیمێکی خێزانی لێرە کار بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو ژینگە خێزانە لێرە فەراهم بکەین بۆیان. شارەزایان پێیان وایە زیادبوونی بەتەمەنەکان لە هەر وڵاتێکدا سیمای پێشکەوتنە، بەو پێی تێکڕای ناوەندی تەمەن زیاد بووە، بەڵام دۆخەکە لە هەرێمی کوردستان پێچەوانەیە. بە جۆرێک بەپێی ئامارێک کە ساڵی ڕابردوو بڵاوکراوەتەوە ڕێژەی بەساڵەچوانی سەر و 6 ساڵ تەنیا لە 4% دانیشتووان پێک دێنن.